ئەم کۆمەڵە فێرخوازە دوای مەشقێکی چڕوپڕ لە یاری کاراتێدا زیاتر لە 300 فێرخواز بەشدار بوون لە مەراسیمی کۆتایی خولەکەیان لە شێوەیەکی فێستیڤالدا کە لە ینی پێشمەرگەی سلێمانی بەڕێوە چوو وە کەس و کارەکەشان لەوێ بینەری نمایشی منداڵەکانیان بوو. کاراتی یانەی پێشمەرگە کۆتا فێستیڤاڵی ئەنجامدا بەشی کاراتی یانەی وەرزشی پێشمەرگە دوچالاکی وەرزی 2023 بە ئەنجامدانی فێستیڤاڵێکی گەورە ئەنجامدا کە زیاتر لە 300 یاریزان تیایدا بەشدار بوون. لە نێو هۆڵی شەهیدی ئەندازیار ئەحمەدی تایبەت بەیانی وەرزشی پێشمەرگە و ئێوارەی هەینی بە ئامادەبوونی بەشێک لە دەستەی کارگێڕی یانەکە بەشی کاراتی یانی وەرزشی پێشمەرگە دووەم فێستیڤاڵ و کۆتا چالاکی وەرزی 2023 بەڕێوە برد کە تیایدا و سەرجەم یاریزانانی هۆڵەکانی کاراتی یانەی پێشمەرگە تیایدا بەشداریان کرد و یاریەکانی تایبەت و بە هەردوو جۆری کاتا و کۆمێتە. ئەمە و لەو فێستیڤاڵەدا جگە لە نمایشەکان بڕوانامەی پشتیان ڕەش بە 7 یاریزانی کاراتی یانەکە درا و دواتر بەدابەشکردنی مەدالیای تایبەت بەیانەکە و بڕوانامەی بەشداری کۆتایی بەو چالاکی وەرزشیە فراوانە هاتکە هاندەرێکی وەرزشی بەرچاو تیایدا ئامادە.